هەرێمی کوردستان جگە لە داهاتی نەوت و گازی سروشتی چەند سەرچاوەیەکی تریشی هەیە وەک دەواازە سنووریەکان، باج و ڕسوماتی ناوخۆ. بەڵام لەبەرەوەی هەر لە سەرەتاوە استراتیژ و سیاسەتێکی ئابووری گشتگیر و پلانێکی نیشتیمانی بۆ بەڕێوەبردنی داهاتەکان بوونی نەبووە، نەتوانراوە وەکو پێویست سوود لە داهاتەکان وەربگیرێت. هەروەها لێشاوی دامەزراندنی فەرمانبەر وەک کێبڕکەیەکی نێوان لایەنەکان و ناهاوسەنگی لە نێوان بودجەی بەکاربردن و بودجەی وەبەرهێنان و پرۆژەکاندا یەکێکی تر بووە لەو هۆکارانەی هەرێمی کوردستانی دووچاری قەیرانێکی قورسی ئابووری و قەرزێکی گەورەی نێودەوڵەتی کرد. ئەو سیاسەتەی ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بۆ زیادکردنی داهات و کەمکردنەوەی خەرجیەکان پەیڕەوی دەکات. ئەگەر چەند کابینەیەک پێشتر کاری پێ بکرایە، بێگومان نەک هەرێمی کوردستان دووچاری خەیرانێکی وەها گەورە نەدەبوو، بەڵکو دەیتوانی خاوەنی یەدەگێکی باش بێت و وڵاتەکەش بکاتە ژینگەیەکی لەبار بۆ وەبەرهێنانی بیانی و ڕەخساندنی دەرفەتی کار بۆ هێزی کاری ناوخۆیی و کەمکردنەوەی ژمارەی بێکاری و بچووکردنەوەی بازنەی هەژاری لە هەرێمی کوردستاندا. بەڵام ئەو قەیرانە دەریخست کە حکوومەت نەک خاوەنی استراتیژ و پلانی درێژخایەنی ئابووری نەبووە، بەڵکو هەندێک جاریش پرۆژە گەورەکانی بواری وەبەرهێنان و سەرمایە گوزاری بۆ تا قوربانی ململانێ سیاسیەکان و جیاکاری تێدا کراوە. بە ئەلکترۆنیکردنی داهاتی دەواازە سنووریەکان، تۆماری موچەخۆرانی هەرێم بە سیستمی بایۆمەتری و جیاکردنەوەی موچەخۆری زیادە و بندیوار، وردبینکردن لە داهاتی نەوت، کەمکردنەوەی خەرجیەکان، یەکخستن و بچووکردنەوەی هەیکەلیەتی دامەزراوە حکومیەکان، بڕینی بودجەی هەندێک لەو فەرمانگە و دامەزراوانەی هاوشێوەن، زیادکردنی داهات لە ڕێگەی زیادکردنی باج و ڕسوماتی گومرگیەوە، پەرەپێدانی کەرتی کشتوکاڵ و زیادکردنی بەرهەمی ناوخۆیی جوتیاران، پەیڕەوکردنی چاکسازی ئابووری و کاریگەڕی لە دامەزراوە حکومیەکان و بەرەنگاربوونەوەی گەندەڵی لە سەرجەم سێکتەرەکانی ژیاندا لە هەرێمی کوردستان، کۆمەڵێک ڕێکار و میکانیزمی کورتخایەن و درێژخایەنن بۆ چارەسەرکردن و تێپەڕاندنی قەیرانی دارایی. بەڵام لەگەڵ ئەمانەشدا پێویستی بە ئیرادەیەکی بەهێز هەیە بۆ ئەوەی ئەم پلانانە بەردەوامیان پێ بدرێت و لە قۆناغێکدا نەوەستێنرێن و بەرژەوەندی کەسی یاخود حزبی ڕایان نەگرێت، چونکە هەندێک لەو ڕێکارانە دەرەنجامە ئەرێنیە گەورەکانیان دوای چەند ساڵێک دەرەکەوێت. لێرەوە ئەرکی گرنگ و بەرپرسیارەتی سەرەکی جگە لە لێپرسراوانی حکوومەت دەکەوێتە سەرشانی ئەندامانی پەرلەمانێکی کارا و دەستە سربەخۆکانی چاودێری دارایی و دەستپاکی و مافی مرۆڤ و چالاکوانانی کۆمەڵی مەدەنی و کەناڵەکانی ڕاگەیاندن بۆی بەشدار بن لە سەرخستنی ئەو پلانە نیشتیمانیانەی ئامانج لێیان تێپەڕاندنی قەیرانە دارایی و ئابوووریەکەیە، نەک بە دەستخستنی دەستکەوتی کەسی یاخود حزبی. بۆ ئەوەش دەبێت هەماهەنگی جدی لە نێوان ئەو کارکتەرانەدا هەبێت و هەر کەسەیان بە پێی تایبەتمەندی و پسپۆڕیەکەیان پشتیان لە بەردەوامبوون و جێبەجێکردنی استراتیژی بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و چارەسەرکردنیدا بەردەکەوێت.